بەڵێ سڵاو لە تۆم کاتەی تۆش باش بێت ئەم کاتی بینەرانیش باش بێت من لەسەر ئامارەکانی ڕۆژانی جەژن قسەکەم زانین چەند گەشتیار لە ماوەی ڕۆژانی جەژندا سەردانی ناوچە گەشتیارەکانی هەڵەبجان کردووە کە 36 ناوچەی گەشت و گوزاری هەیە دیارترینیشان ناوچە گەشتیارەکانی سنووری هەورامان بە تەوێڵە بیارە ئاوێسەر ئەحمەد ئاوا زۆرێک لە ناوچە گەشتیارەکان ساڵانە و لە کاتی جەژنەکان و بۆنەکان و پشوەکانیش ژمارێکی بەرچاو لە گەشتیار و لەو شوێنانە دەکات بزانین کە چەند گەشتیار هەر لە ماوەی ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا سەردانی ئەو ناوچانیان کردووە من مامۆستا غەریب ئەحمەد بەڕێوەبەری گەشت و گوزاری هەڵەبجەم لایە مامۆستا سڵاوت لێبێ گەر ئامارێک هەبێت بە ئامارێک پێمان بڵێ کە چەند گەشتیار لە ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا سەردانی ناوچە گەشت و گوزارەکانی سنووری پارێزگاکەیان کردووە. بەڵێ سوپاس ئێمە تیمەکانمان لە دوو ڕۆژ پێش جەژنەوە ئامادەکاری خۆمانمان دەست پێ کرد بۆ هاتنی گەشتیارێکی زۆر کە ڕوو کاتە ناوچەکانمان هەڵبەت ئێمە سێ تیمی سێ کەسیمان دەستنیشان کرد بۆ ئێمە لە ئێستادا سێ ناوچەی گەشتیاریمان کە خەڵک بۆ نێگەرماوە ناوچەکانەوە ڕووی تێ بکات ناوچەی ئەحمەد ئاوامان هەیە کە تیمێکی سێ کەسیمان لە بەردەم مزگەوتەکەی ئەحمەد ئاوا کە گەشتیاران داغڵە بن تیمێکی سێ کەسیمان لێ تایبەت بۆ سەرژمێری لە زەردەحاڵ تیمێکی سێ کەسیمانە بۆ سەرژمێریکردنی تەواوی و گەشتیارانەی کە ڕوو دەکەنە بیارە و تەوێڵە هەورامان ئەو ناوچانە تیمێکی سێ کە چوار کەسیشمان لە سەیرانگای چاوگە بووە لە ئێستادا ئێمە سێ سەیرانگانەمان هەیە کە خەڵک سەردانیان بکا و گەشتیار لەخۆ بگرێت بە تەواوی ئەو تیمانە کە لە دووەم ڕۆژ جەژن دەست بەکار بوون لە سەعات 82 دوای نیوەڕۆ ئێمە ئەو سەرژمێرەی کە دەستمان کردەوە بە فۆرمێکی تایبەتی لە هەر سێ بنکەکانمان بۆ سەرژمێریی ورد ئێمە توانراوە لە ماوەی سێ ڕۆژی جەژنە 70 بۆ 75,000 گەشتیار سەردانی ناوچە گەشتیارەکانی پارێزگای هەڵەبجە بکات. ئامارە چۆنە بینی لەم کاتەیە ینی وەکو ژمارە ئامارێکی پێت وایە بەرزە یان کەمە بەم کاتە بەراورد بە ساڵی ڕابردووی جەژنی ڕەمەزان یان بۆنەکانی پێشووتر کە ئێوە سەرژمێریتان کرد بێ و بەڕێوەبەتی گەشت و گوزار و ئامارێک لە بەردەسا بێت ئامارەکە چۆنە بینی؟ بەڵێ ئامارەکە تا ڕادەیەکی باش دڵخۆشکەرەوە سەردان و گەشتارێکی زۆر لە ناوچەکەدا بووە بە بەراورد بە ساڵی پارکە ساڵی پارچمە کۆرۆنا بوو گەشتیار زۆر کەم بوو و ئێستاش بە حکمی ئەو نیمچە کەرەنتینەیە کە لە ناوچەکانی خوار و باشووری عێراق بوو ئێستا گەشتیارێکی زۆر ڕووی کردووە ناوچەکەمان چونکە ئەگەر ئەم کەرەنتینەیە نەبووە نیمچە کەرەنتینەی ناوچە و پارێزگاکانی کە بەڕاستی گەشتیارێکی زۆر زیاتر لەمە ڕووی کرد ناوچەکانمان بەڵام بە بەراوردی ساڵانی کە و بە بەراوردی ساڵ گەشتیارێکی باش ڕووی کرد بە ناوچەکەمان. باشە بڵاوکردنەوەی تیمەکانتان بۆ ڕێنموینیدان بە گەشتیاران چۆن بووە لە ڕۆژانی جەژندا و دواتریش لە پشوەکان لە هەر کاتێکی تردا بۆ ئەوی کە ڕێنمایی گەشتیاران بکەن ناوچە گەشتیارەکانیان پێ بناسێن و هەم بۆ پاک و خاوێن ڕاگررتنی سەیرانگاکانیش ئێوە چۆن تیمەکانتان بڵاو پێ کردووە و ڕێنویانە چی بوون کە پێیاندا؟ بەڵێ ئێمە تیمێکی یەشکەسیمان لە حماوە دانابووە لە دوو ڕۆژ پێ جەژنەوە ئاگاداری تەواوی خەوان باخەکانیان کرد سەردانی شوێنە گەشتارەکانیان کرد هەر کەم و کوڕی و هەر کەم تەرخەمی پیسپۆخلێک لە ناوچەکەدا هەبوو هەر لەو دوو ڕۆژ پێ جەژنەوە خەوان باخەکانیان بان کردوێتەوە پاکردنەوەی تەواوی ناوباخەکانیان کردووە ئەمە تیمێکی یەشکەسی لە ئەحمەد ئاوا بۆ بە بەردەوامی بەدەر لەوەی تیمێکی شەشکەسیمان سەرپەرشتی هەر سێ ناوچەکەی گەشتیاری کردووە تیمێکی شەشکەسیشمان لە ئاوێسەر و لە تەوێڵە و بیارە هەبووە کە ئەوانیش بەردەوام ڕێنمایی خاوەن باخەکان و خاوەن بکەکانیان کردو بانیان کردوونەتەوە بۆی ئامادەکاری تەواو بۆ گەشتیاری بکەن لەگەڵ تیمێکی چوار کەسیمان کە پاکوخایەنی ناوچەی چاویان لەخۆ گرتووە بە بەردەوامی ئەم تیمانە لەوێن بۆ تیمێکی پشکنینمانەیە دوێنێش لەوێ بوون تا پێرش ئەم تیمی پشکنینە تایبەتە بە غەرامەکردنی ئەو شوێنانەی کە پابەند نابن بە ڕێنمایەکانەوە بەڵام تا ڕادەیەکی باش ئەوەندەی ئێمە سەردانی مەیدانی ناوچەکەمان کرد ڕێژەیەکی باش پابەندبوونی تەواو بە گەشتیاران و بە شوێنە گەشتیارەکان هەبوو بۆ پێشوازیکردن لە میوانەکان. ئاستی خزمەتگوزاری ناوچە گەشت و گوزاریەکان چۆنا لە ڕووی پرۆژەی خزمەتگوزاری بۆ گەشتیاران لە چه ئاستێکدایە و هیچ پرۆژەیەکەیە کە پلانی بۆ دانرابێ یان بودجەی تایبەتی بۆ تەرخان کرابێ بۆ ئەوی کە لە ئەم ساڵیان ساڵی ئایندە بکرێتەوە لە ناوچە گەشتیارەکان بۆ زیاتر خزمەتکردنی ناوچە گەشت و گوزاریەکانی سنوورەکە؟ بەڵێ ڕاستیاوی خزمەتگوزاری بە لە ئێستا تایبەتە بە ناوچە گەشتیارەکە خۆی بۆن منەوە کەسێک کە خاوەنی شوێنە گەشتیارەکەیە ئەو خۆی بەڵام وەکو حکوومەت ناوچەیەکی گەشتیاریکە ئێستا کاری تیابکایان پرۆژێکی گەشتیاریە بێ لە ئێستا تەواوی پرۆژەکانمان ڕاگیراون بە بۆنێ خێرانی داراییەوە ئەجینا پرۆژەکانمان ئەگەر بێتەوە کار پرۆژێکی گەورەی گەشتیاریمان لە ناوچەی هاوار هەیە پرۆژەی گەورەی گەشتیاریمان لە ناوچەی عەبابەیلێ هەیە و پرۆژێکی هەر لە زمانی پرۆژەکەی عەبابەیلێ پرۆژەی ڕیشێن ئاوادانکردنەوەی ڕیشێنمانەیە بە چەندین کابینەیەکە لە چواردەوری ئاوەکە بۆی بکرێتە ناوچەیەکی گەشتیاری لە ڕیشێن بەڵام تەواوی ئەم پرۆژانە لە ئێستا بەوەی قەیرانی داراییەوە ڕاگیراون بەڵام لە ئێستادا بۆ پارێزگای ئەمە داوامان کردووە ناوچەی گەشتیاری هاوارمان بۆ بکرێتەوە لەم پرۆژەیەکە لەم پارەیەکە تەرخانەکرێت بۆ گەشت و گوزار لەگەڵ پرۆژەی گەشت و گوزاری ناوچە عەبابەیلێ.
سپاس بۆ غەریب ئەحمەد بەڕێوەبەری گەشتوگوزاری هەڵەبجە ئەمە زانیاریەکان بوون لە سەر هاتنی گەشتیار لە ماوەی ڕۆژانی جەژنی ڕەمەزاندا.